بەناوی خۆی جوانکاری جوانویست باسی بەکارهێنانی عەقڵ و هونەری عەقڵەکەین. بەڕێزانێمەی مرۆڤ وەک قەڵەمی ڕەنگکردن واین، لەوانەیە منەوە ڕەنگە نەبم کە بەدڵتە یا بەدڵتانە، بەڵام بە دڵنیاییەوە پێویستیمان بەیەک دەبێت تا وەکو وێنەی ژیان تەواو بکەین. ئازیزان، ئێمە کۆمەڵی خزمین، بە تەئکید بەیەکەوە جوانین و بەیەکەوە سەنگ و وەزنمان هەیە، هەم بۆ دنیاش هەم بۆ کاری کاموتیشمانی ئیسفادە لە یەکترەکەین. ئەو کەسانی کە لە دنیایە خزمەتیان تۆکمەیە لە خەڵک حساب بۆ کراوترن و لایانی ڕۆحی ئاسوودەترن، و ئەو کەسانی گۆشەگیرن، ئەو کەسانی کە پەیوەندی خزمەتیان زەعیفە، دائیمەن ناڕەحەتن، دائیمەن تووشی کەئابە و بێتاقەتین. بۆیە ئیسلام زۆر ئیحتیمامی میداوە بە سیلەی ڕەحم. سیلەی ڕەحم سونەتێک نییە ئەمە جێبەجێ بکەین، بەڵکو فەرز و واجبە، و پشڕانی سیلەی ڕەحم یەکێکە لە تاوانی گەورە. ئام ئیسلام عەزیزە چەند ئیحتیمامی داوێت بە هەر شتێک ئەم شتە دنیایە گوێنایەکی گەورە بەخشێ. تۆ سێریکە ئەگەر سیلەی ڕەحم نەبچڕێ و پەیوەندی خزمەتی نەبچڕێ، ئەزانی دنیایەک لە خۆشەویستی، دنیایەک لە ئاسوودەیی پێشکەش بە مرۆڤەکانەکە. من دڵنیام بەڕێزان، ئەوانەی ئێستا لەم گروپەیان ئێستا فەرقیان هەیە لە پێش دروستکردنی گروپەکە. ئینتیمایەکی خزمەتی زیاتر هەیە، خۆشەویستێک زیاتر هەیە. ئەگەر ئەمە بگوێزینەوە بۆشتی گەورەتر، ئینشاڵڵا بۆ کاتەی ژیان ئاساییە بێتەوە بۆ سەردانیکردن و تێکەڵاوی یەکتر. ئەو ئێستا لەم گروپەیە بێکەوە گوێمان لێکە، ئەو کاتە لە مەجلیسێکە لە ماڵێکە گوێ ئەگرین بۆ یەک، گوێ ڕاخین بۆ یەک، دەردەدڵ لەگەڵ یەکتراکەین. زۆرمان دەردمان هەیە، بەڵام کەسێک نەبوو گوێمان بۆ بگرێت، یا نەمان زانیوە کەسێکی ئاوا دڵسۆزانێکی ئاوامان هەن. بۆی بەڕێزان، پێویستیمان بەڕاستی زۆر بەیەک هەیە. وەکو عەرزم کردن باسی چیەکەین ئەم شەو، ئەمە هەر وەکو مقەدیمەیەک. ئەمەوێت لە مەوزوعێک قسە بکەم. سەری مەوزوعەکە ئەوەیە کە ئێمە تۆزێ هونەر و کەمی عەقڵمان پێویستە. ئەمەش چیرۆکە گێنێتە خەیاڵم کە لە شوێنێکا خوێنمەوەڵێ پاشایەک فەرمانی کرد وێنەیەکی بکێشن بە ئەو کەسانی کە وێنە کێش بوون، وێنەیەکی بکێشن لە تابلۆیەکی گەورەدا. ئەڵێ زۆرێک لە تابلۆکاران کۆبوونەوە هەر چۆن وێنەکەیان ئەکێشا ناشرین دەرەچوو. هۆکارەکەشی ئەوە نەبوو کە ئەمانە وێنە کێش نین، هۆکارەکەی ئەو بوو کە پاشا قاچێک و چاوێکی نەبوو. هەر چۆنێک بیانویستە وێنەی پاشا بکێشن ناشرین دەرەچوو، چونکە پاشا لە ئەسڵا قاچێکی نییە و چاوێکی نییە. ئەوانیش پێیان ناخۆش بوو پاشا بە ناشرینی دەرکە و بێتە جێی سەرنجی خەڵک و توانجی خەڵک و خەڵکێک پلار و توانجی تێبگرێ. دەشبوو وێنەکار بکێشن چونکە ئەمری پاشایە. ئەڵێ زۆر بیریان کردەوە هەتا کەسێکیان کە زۆرترین سەلیقەی هەبوو، ئەها سەیری سەلیقەکە. بۆی وتم ئێمە تۆزێ هونەر و کەمی عەقڵمان پێویستە و کەمی سەلیقەشمان پێویستە. بەڕێزان، ئەڵێ کەسێکیان کە زۆرترین سەلیقەی لەوانی تر هەبوو، وێنەکەی کێشا، وتی من وێنەیەک ئەکێشم کە عیبەکانیشی ئەپۆشم. چۆن عیبەکانی ئەپۆشی؟ کە پاشا لە ئەسڵدا قاچێکی نیوە چاوێکی نی. ئەی تۆ چیەکەی؟ ئەڵێ ئەیش بەم شێوەیە تابلۆکەی کێشا بەخەت و خاڵێ ئەکێوتی بە شێوازێک تابلۆکە ئەکێشم و ئەی نەخشێنم کە پاشا لەم بیرکردنەوەکان ئەمە بیرکردنەوە ئەمە فکرێ بۆ هات، ئەمە عەقڵ، ئەمە سەلیقەیە. وتی بەم شێوازە وێنەکە ئەکێشم کە پاشا خەریکی ڕاوکردنە و تەقە لە نێچیرێگەکە. ئەڵێ لەو کاتەشدا کە پاشام بەو شێوازە وێنەکە ئەکێشم، ئەڵێ کە ئینسان دانیشێ بۆ تیر ئەندازەیەک ڕاوچێک مەسەلەن جاسووسێک لە نێچیرێگەگرێ، ئەڵێ قاچێکی چەماوەتەوە، واتە ئەژنۆی لەسەر زەویە، وە چاوێکی شین و قاندووە، ڕوو لە بڵێن
ئەو شوێنی سیلاحەکەی کە لێوە جاسووسی لێگرێ چەکەکەی کە نێچیرەکە جاسووسی لێگرێ چاوێکی نوقاندووە بە چاوێک سەیرەکە و قاچێکیشی لەسەر ئەژنۆ دانێ ئەڵێ بەو شێوەیە وێنەی پاشای کێشا ئەڵێ پاشاش هیچ عیبێکی دەرنەکەوت چونکە ئەو قاچێک کە نیشتان دبوویەوە ئەو قاچشکەوە بوو خەڵک نێزانی قاچی نییە وەنیانشانزانی کە پاشا چاوێکی نییە توانەزانی ئەمە هەر بۆ جاسووسیکردنەکە و بۆ نێچیرەکە کە جاسووسی لە نێچیرەکە گرتووە چاوێکی نوقاندووە واتە عیبەکانی پاشای پۆشی واتە پۆشینی عیبی پاشا وای کرد کە ئەم وێنەیەکی جوان بکێشێ و نەبێتە جێی سەرنج و توانجی خەڵک بۆیە بەڕێزان ئێمە کە سەیری کەسانی بەرامبەرمانەکەین سەیری براخوشەکانمانەکەین سەیری خزمەکان و دۆستەکانمان و هاوڕێکانمان و ڕەفیقەکانمانەکەین ئەگەر بەم شێوازەی ڕەسم و سەلیقەیە و هونەری عەقڵەوە سیرکەین سەیری عیبەکان یەکسەر نایەتە بەرچاومان ئەتوانین عیبەکان بپۆشین واتوانین عیبەکانی یەکتر بپۆشین و ئاسانیشە پۆشینی بەڵام سەلیقەیەکەوێ تۆزێک وە وتم هونەر و تۆسقاڵی عەقڵ و هەندێک سەلیقەی ئەوێ نیاز خاوێنێکێوێ نایە تۆ جاری وایە بە قسەیە کەسێک بریندارێک ئێسڵەن بیر ناکەیتەوە یەکسەرێکی بە ڕەخنەیەک بە جارویە بە سەرنجێک بە سیرکردنێک بە دیقەتێک ئەگەر ئەمانە بەو تۆزە عەقڵە و بە سەلیقەیەکی وردەوە ئەمانە بکرێن ئەو کاتە تۆ ڕاستە تۆ کە سەیری من بکەی بە دیقەتێکی زۆر گەورە سیرکەی من هەر عیبێکم تایە یا من سەیری تۆکەم تۆش هەر عیبێکت تایە کابوو ئەڵام بەم شێوازەی دیقەتەی وێنە کێشانەی کە وێنە کێشەکە وێنەی پاشای کێشا ئەو کاتش ئێمە ئاوا سەیری یەکترکەین عیبەکان نابین و عیبەکان بۆ یەکتر پۆشین وەشتە باشەکان بۆ خەڵکی بەیانەکەین ئەو کاتە بەڕاستی ئەبینە هۆی ئەوەی کە یەکتری جوان بکەین بەڕێزان ئێستاش بەرەو ڕەمەزانە ڕۆین فرسەتێکی زۆر گەورەیە ئەم فرسەتە لە دەست خۆمان نەدەین و لە کاتێکی تریشان ئینشاءڵڵا باسی گەوری ڕەمەزان و گەوری عیبادە دەکەین بەڵام ڕەمەزان بکەینە ویزگەی بە خۆدا چوونەوە خۆ دەزانی هیچ ئینسانێک کامڵ نییە بەڵکو هەموو ئینسانێک عیبی هەیە بەڵام بە ڕەحمی خۆی پەروەردگار کە تۆ لەگەڵ خۆی خۆتا ڕاست بووی ئەو کاتە خۆی پەروەردگاریش عیبەکانت بۆ پۆشێ و خۆی پەروەردگار دوعامان ئەوەیە کە عیبی هەمومان بپۆشێ خی گەورە ساغ و سەلامەتتان کە لە هەموو بەڵا مصیبەتێک أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.